قوتابیانی خۆشەویست، بەندی دووەم کە ڕۆشنە پێکهاتن بوو، ڕۆشنەکاریەکان تەواو بوو، بەرهەمەکانی بەو جۆرە بوون. باشە، بەرهەمەکانی NADH و NADH و ئۆکسیجین و ATP هەسێکمان بۆ بەرهەماتن وەکو لە زنجیرەی گواستنەوەی ئەلکترۆن باسم کرد. لە ناڕۆشنەکاریێک کە دوو مادەکان چی بوو ATP و NADH، ئەو دوو مادەیە لەکوێ بەکاردێن؟ لە سووری کاربن بەکاردێن کە لە ناڕۆشنەکاریەکە. زۆر باش، ئەوە سووری کاربن ڕۆشنە پێکهاتن ناڕۆشنەکاریێک لەکوێ ڕوودا؟ لە سترۆما ڕوودا. ناوی سوورەکە چییە؟ سووری کاربن. بەرهەمەکەی چییە؟ PGA. زۆر باش. ئاوێتەی RUBP کە ئاوێتێکی 5 کاربۆنیە لەگەڵ کاربۆنێک CO2 یەک دەگرێت بۆ پێکهێنانی ئاوێتێکی 6 کاربۆنی، واتە 5 کاربۆن لێرە لەگەڵ کاربۆنێکیش لێرە ئاوێتێکی 6 کاربۆنی بەرهەم دێت. ئەو ئاوێتە 6 کاربۆنیە کاتێک هەڵوەشە دەبێتە دووگەر لە چی؟ PGA. دووگەر لە PGA بەڵام چی؟ 3 کاربۆنی، واتە ئاوێتەیەکی دووگەردی لە PGA دروست، بەڵام هەر یەکەیان 3 کاربۆنە. هەر یەکەیان 3 کاربۆنە. ئەوە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم، کاتی ئەو دووگەردە هەڵدەوەشێ دووبارە بەهۆی چیەوە؟ ئاوێتێکی چی بەرهەم دێنێ؟ دووگەر لە چی؟ PGAL، واتە دووگەرد PGA دەگۆڕێ بۆ دووگەر لە PGAL بەهۆی چیەوە؟ بە بەکارهێنانی 2 ATP بۆ 2 ADP زائد P لەگەڵ 2 NADH 2 NADP لەگەڵ زائد H، واتە لەو نێوەندە ئەوە ئەو مادانە بەکاردێن بۆ ئەوی دووگەر لە PGA بگۆڕێ بۆ دووگەر لە PGAL. زۆر باشە، ئەوە هەنگاوی دووەم. هەنگاوی سێم، ئەو دووگەر PGAL کە فۆسفاتی پێوەنووساوە، واتە دوو کۆمەڵی فۆسفاتی پێوە دەنووسێ بۆ ئەوی دووگەر PGAL بەرهەم بێت، کەواتە بۆ ئەوی دووگەر لە PGAL بەرهەم بێت پێویستمان بەچیە؟ لە دوو فۆسفات کە بە سەرەکانەوە دەنووسێ. زۆر باشە، ئەو ئاوێتە دوو کاربۆنی PGAL بەشێکی کەمی دەبێت ئاوێتی ئەندامی، بەشێکی زۆری دەبێتەوە چ دروست دەبێت؟ ئاوێتەی RUBP بەرهەم دێ کە ڕایبۆز نیوکلۆ بای فۆسفەیتە. بەشێکی زۆری دووبارە ئەوەی بەرهەم دێنیتەوە. بەشێکی کەمی دەبێت ئاوێتە ئەندامیەکان کە ئاوێتە ئەندامیەکان چەوریە، گلوکۆزە، کاربۆیدراتە، کاربۆیدراتەکانیشمان تاک شەکرە، جووت شەکرە، فرە شەکرە. لەو نێوەندەش دووبارە ATP دیش سەرف دەبێ، کەواتە ئەوە یەک سووری کاربن بوو. چەند کاربۆن چەسپێنرە؟ یەک کاربۆن چەسپێنرە. کۆیە کاربۆنەکە؟ پۆتەڵ یەک کاربۆن چەسپێنرە، چونکە ئێرە 5 کاربۆنە. یەک کاربۆنی CO2ەکەی هاتەوە دووبارە سوورەکە خواردیەوە، سوورەکە دووبارە بۆ 5 کاربۆن، واتە یەک کاربۆنی سەرف کرد. یەک کاربۆن سەرف کرا، کەواتە یەک کاربۆن چەسپێنرە. یەک کاربۆن چەسپێنرە، چونکە هێرە سەرەتا 5 بوو، بۆ 6 دووبارە بۆ 5، کەواتە یەک کاربۆن چەسپێنرە. کەواتە لە یەک سووری کاربن چەند CO2 بەرهەم دێ؟ یەک CO2. چەند ATP؟ 3 ATP. لێرە دوومانە بوو، لێرەش یەک، ئەوە 3. چەند NADPH؟ دوودانە. لێرە دوودانە و تەواو، زیاتر بەکار نات، کەواتە لە یەک سووری کاربن یەک CO2 3 ATP، لێرە دوو لێرەش یەک، ئەوە 3 لەگەڵ 2 NADH کە لێرە بەکاراتن. هەنگاوی دووە، کەواتە لە یەک سووری کاربن یەک CO2 3 ATP 2 NADH بەرهەم دێن. ئەوە گرنگە تێبینی. لە یەک سووری کاربن یەک کاربۆن دەچەسپێنرێت، واتە بۆ ئەوی یەک سووری تەواو یەک کاربۆن دەچەسپێنرێت. بۆ ئاوێتەی PGAL پێویستمان بە چەند سووری کاربن هەیە؟ سەرەتا هەر کاتێک ئەو پرسیاران هات بەردەمن، سەرەتا دەبزانی ئاوێتەکە چەند کاربۆنیە. ئەگەر زانی چەند کاربۆنە ئەوانی تر ئاسانە. ئاوێتەی PGAL چەند کاربۆنە؟ 3 کاربۆن. لێرەم باس کردووە 3 کاربۆنە، ئەوە دوو دانەیە، لە یەک دانە 3 کاربۆنە، کەواتە 3 کاربۆن بێ ئەم لە یەک کاربۆن چەسپێنرە، کەواتە پێویستی بە 3 سووری کاربنە. بۆچی؟ چونکە بۆ هەر سووری یەک کاربۆن،
بۆ سۆڕەکەی دیش ئەوە 2 بۆ سۆڕەکەی دیش ئەوە 3 ئاوێتی PGL بۆ خۆی 3 کاربوونە هەنووسمە 3 کاربوون کەواتە پێویستمان بە 3 سووری کارڤنە بۆچی چونکە ئەمن لە یەک سۆڕ یەک کاربوون دەچەسپێنێری ئاوێتی PGL چەند کاربوونە 3 دانە کەواتە پێویست بە 3 سووری کارڤنە با ڕێگای خێرا پێ بڵێم ژمارەی کاربوونەکان چەند بوو ئەتوو دەڵێ ئەوەندە سووری کارڤنەمان پێویستە ئەگەر 3 بوو دەڵێ 3 ئەگەر 4 بوو دەڵێ 4 ئەگەر 5 بوو دەڵێ 5 ئەگەر 6 بوو دەڵێ 6 زۆر باشە پێویستمان بە چەند سووری کارڤنە 3 بەوەی چیوە چونکە ئاوێتی PGL 3 کاربوونە ئەی ATPەکان و 6 NADPHەکەی چۆن بزانین ڕێگە هاوکێشیەکم بۆ داناوی بۆ ماسان کردووی ئەگەر بۆ یەک سۆڕ پێویست بە 3 ATP بێ لەگەڵ 2 NADPH ئەی بۆ 3 سۆڕ پێویست بە چەندە ئەو یەکسەم داناوە ئەو یەکسە ژمارەی کاربوونە ئاوێتەکەی ئاوێتی PGL چەند کاربوونە 3 3ەکەی لێرە دانێەوە 3 کەرە 3 6 کەواتە 3 کەرە 3 9 تافوو 9 ATP 3 کەڕەتی 2 6 NADPH کەواتە زۆر ئاسانە پرسیارێک گلوکۆز پێویستی بە چەند سووری کارڤنە و چەند ATP و چەند NADPH گلوکۆز دەبێ شێوکەکەی بزانی گلوکۆش 6 کاربوونە پێم گوتی ژمارە کاربوونەکان چەند بوو ئەوەندە سووری کارڤنمان پێویستە 6 کاربن کەواتە 6 سووری کارڤن چەند ATP وەرەداینەوە 3 کەڕەتی 6 18 کەواتە 18 ATP چەند NADPH 2 کەڕەتیەوە چەند بوو کاربوونەکە 6 بوو کەواتە 2 کەڕە 6 12 NADPHمان پێویستە ئەوە بەو جۆرە وەڵامی ئەو پرسیارانە دەدیەوە ئەوە سووری کارڤن لە ناڕۆشنە کارلێک لە ڕۆژنە پێکاتە